بەڵێ بەڕێزان گەڕام وڵاتان تەوەری دومی بەیانی باش وەکو ئاماژەم پێدا تەوەری دومی بەیانی باش باز لە سەلامەتی ئەو خواردن و خۆراکاناکەین کە لە بەردەستی ئێمەدایە باز لەوانە دەکەین کە ئایا تا چەند ئێمە ئەو خواردنانەی دەیخۆین پارێزراون و ئەمنین ئاسایشی ئەمنین بۆ ئەوەی کە بەکاریان بێنین بۆ ئەمە بەستەر و گفتوگۆی زیاتر و پرسیاری دیکە بە گشتی دکتۆر ئەرکان منوچەر پشکنەری نێودوڵەتی سەلامەتی خۆراکمان لەگەڵدایە بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوون. پێم خۆشە سەرەتا دەستپێکی گفتوگۆکانمان ئەوە بێت دەپرسم ئایا ئێمە ئەو خواردنانەی لە بەردەستماندا یاخود ئەو خواردنانەی کە ڕۆژانە خۆین بە گشتی چۆن بزانین کە پارێزراوە، چۆن بزانین کە لە ڕووی هەموو جۆرەکانی بۆ من کە ئەیخۆم مرتاح بم بۆ خواردنەی کە ئەیخۆم. بەڵێ بنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە. بابەتی سەلامەتی خۆراک بابەتێکە کە لە جیهانە زۆر بایەخی پێدرێ و جێگەی بایەخی هەموو دامەزراوە جیهانەکان و لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵگا. پێم خۆشە پێش وەڵامدانەوەی پرسیارەکانی جەنابێ دوو مستەڵح ئاماژە پێ بم کە پێویستە بینەران و بیسەران بیزانن کە ئاسایشی خۆراکمان هەیە و سەلامەتی خۆراکمان هەیە. ئاسایشی خۆراک بریتێ لە دابینکردنی بڕی خۆراکی پێویست بۆ هەر تاکێک، سەلامەتی خۆراک بریتێ لە دابینکردنی خۆراکێکی تەندروست بۆ هەر تاکێک. خۆراکی تەندروست چۆن بزانین؟ بەوەی کە ئەو پرسیارە بە پێی جۆری خۆراکەکە ئەگۆڕێ، ئایا خۆراکەکە مادەی خاوە، ئایا خۆراکەکە مادەی ئامادەکراوە. سەلامەتی خۆراک بایەخ بە تەندروستی خۆراکەیە لە کێڵگەوە تاوەکو مێزی بەکارهێنەر. چۆن ئەزانی خۆراکە تەندروستە؟ بە پێی جۆری خۆراکە بێ و پرسیارە وەڵام بێنەوە، چکە پرسیارێکی زۆر گشتگیرە. یعنی بۆ نمونە ئەگەر ئاوێک بەڵێ بۆ نمونە چۆن بزانین ئاوێک چۆن تەندروستە ئەبێ سەیری ڕەنگی ئاوەکە بکەیت، بۆنی ئاوەکە بکەیت، تامی ئاو بکەیت. ئەگەر ئاوەکە مەسەرەن ئاوێکی معەلەب بێ ئایا سەیری لەیبڵەکەی بکەیت، ئایا لەیبڵەکی ساندەرە یان نا، چکە هەموو ئەمانە دنیایەک بابەت هەڵەگرێ. تەنها لەسەر لەیبڵی خۆراکی ئێمە زانستێکی گەورەم لە پشتی لەیبڵەوە هەیە، چ جۆرێک لەیبڵێک دانەی بۆ خۆراک ستیکەرەکە ئایا ستاندەری جیهانی یاخود ستاندەرێکی لۆکەڵیە. باشە دکتۆر هەست دەکەم ئەو خواردنانەی کە مەسەڵەن لە مارکێتەکانە یاخود خواردنی هەڵگیرا و ئەمانەی کە لە قوتوەکانراون ئەمانە تا چەند خراپترە یاخود تا چەند کاریگەری ئەبێ لە چاو خواردنانەی کە خۆمان لە ماڵەوە ئامادەیەکەین یاخود لە ئەیکڕیت بە فرێشی بۆ نمونە لە ماڵەوە خۆت ئامادەیەکەی. جیاوازی ئەم دوانە چییە؟ بڵێ یاسایەکی گشتیمان هەیە کاڵێ ئەگەر خواردنێک خۆت لە ماڵەوە دروستی بکەیت لانی کەمی ئەزانی چی تێایە بۆ چۆن ئامادەت کردووە. یعنی ئۆپشنی یەکەم بۆ هەموو کابان و بۆ هەموو کەسێ ئەو خواردنەیە کە خۆی ئامادەی بکە، خۆی ئەزانێک بە چه حاڵەتی ئامادەی کردووە. بەڵام خواردنی دەرەوەش ئەگەر بە ساندەرەکان بڕوە و ئەگەر پێداویستەکانی تیا بێت کە بۆ خواردنێکی بۆ نمونە خواردنی لە قوتونراو، ئایا ئەم خواردن لە قوتونراوە بە چه زروفێکە ئامادە کراوە، بە چه زروفێکە نەقڵ کراوە، بە چه زروفێک خەزن کراوە. گەر هەموو ئەمانە لەژێر ڕقابە بوو بێ خواردنێکی سەیف و سەلامەتە، بەڵام حتمەن کوالیتەکەی نزمترە لە کوالیتی خواردنێکی فرێش خۆت لە ماڵ ئامادەیەکەی، چونکە خواردنێک کە خەزن کرا زۆرینەی خواردنەکان کە لە قوتوەنرێن مادەی پارێزەری تێدانرێ. ئەگەر مادەی پارێزەر نەبێ ئەو خۆراکە خراپە بێ و ئەو خۆراکانی کە مادەی پارێزەری تێدانرا گەورەترین کێشەی زروفی نەقڵە، چۆن نەقڵ کراوە لە کارگەوە بۆ شوێنی فرۆشیار و چۆن خەزن نەکرێ. هەموومانە چالنج و مەخاترن تووشی و خۆراکە بێ، بۆیە ئۆپشنی یەکەم خوارێکی کە لە ماڵەوە ئامادە بکرێت. ئەوان باشترەکە. ئەی باشە ئەو گۆشت بێیان برنج بێیان هەر خواردنێکی تیکە خۆمان ئەیکڕین، ئەنی تۆ بە وشکی ئەیکڕیت لە ماڵەوە حازرەکەی. باشە ئەوان کاریگەری نییە؟ ینی لە دەرەوە بوون منە گۆشتێکە کڕیت چۆن بزانی ئەم گۆشتە ئۆکێ ئەین تۆ ئەتوانیت لە ماڵەوە بەکاری بێنیت؟ بڵێ بەداخەوە مادەی یان بۆ برنجیان بۆ هەر شتێکی کە بێت. ئێمە لە خۆراکە ئەگەر کیمە دوو بەشەوە ئەگەر مادە وشەکان بێ مادە خاوەکان بێ ئێمە لە خۆراکە سێ جۆر پیسبوونمان هەیە. گەورەترین بایەخ کە سەلامەتی خۆراک بە خۆراکەیە بێتێ لە کۆنتامینیشن پیسبوون یاخود کیمیاییە یاخود فیزیاییە یاخود بایۆلۆژیە. بۆ برنجەکە ئەبێ ئەو برنجە دوور بێ لە پیسبوونی کیمیایی کە بریتێ لە مادە قەرکەرەکان. ئایا ئەم برنجە
یاخود ئەم گەنمە یاخود هەر ئەم مادە سەوزەواتە لە کێڵگایە چ مادەیەکی کیمیایی پێکراوە بەداخەوە ئێمە لە قڕکەرمان هەیە دژی مێرو کە جوتیارێ بەکارهێنێ ئەم قڕکەرانە هەندێکی زۆریان سەلامەت نییە بۆ بەکارهێنەر داریوا بەکارهێنرێ بێ یاسایەکە بێ ئەزەکەم دواتر باسەوە بکەین کە چۆن بە یاسا ئامان ڕێکخرێ بێ یاسایەکە بێت جوتیار ڕێگری لێ بکرێت کە مادەی کیمیایی نهێنێ پیسبوونی فیزیاییمان هەیە کە ئەو برنجە مەسەرەن باسی برنجەکەکەین کە نابێ شتی فیزیایی تیا بێ تەختەی تیا بێ شوشەی تیا بێ مووی تیا بێ هەر شتێکی تیا بێ کامانش هۆکاری نەخۆشی زایدەن بایۆلۆژی کە ئەو برنجە ئەگەر مادەی خاو بێ بایۆلۆژی کەمتر بۆ نمونە بەکتریا و مشەخۆرەکان کەمتر لەو برنجە وشکایە گەشتەکەن لە قۆناغی لێنانەوە گەشتێتیاکە کە چۆن ناو چێشخانەکە کە زۆر جار مەسئولێتی کابانی ماڵە ئەبێ ڕۆشنبیریەوە نەهەبێ کام برنجە چۆن لێ بنرێ لە چپلەیەکا لێ برێ بۆ نمونە ئێمە سەلامەتی ڕۆشنبیری پێویستە کەس لە ئەوڵەوە لە خاڵ یەکەمەوە لە ناوماڵەکە و لە ناو خێزانەکەی خۆتە دەست پێ بکایتە چجا تا دەرەوە و تا شوێنە گەورەکان کۆمەڵێک ئاراستەیە بۆ ئاراستەی پەروەردە لە قوتابخانە ئەو گەنجە وردە دە فێر بکرێ کە بۆ نمونە ئێمە چوار یاسای سەلامەتیمان هەیە پلەی گەرما دواتر دێنە سەر بۆ چێشخانە بۆ چێشخانە پلەی گەرما کە گرنگە بۆ خواردنێکە ئامادەکرێت سارکردنەوە گرنگە بۆی خەزن کرێ سۆرتین ینی هەڵگرتن لە چێشخانە پێویستە مادەی خاو بەجێ هەڵبگرێت لێنراو بەچ ئەنی سەلاجەکە چۆن هەڵەگری زائیدەن هەموو بەکتریایەک لە سەدا 90 لە 75 پلا ناوەچێ بۆ باوەڕ ناکەم کابانی ماڵی ئێمە لە سەدا نەوەیان گەرمی پێیان لە چێشخانەیە هەبێ کە دای بنێ چێشتەکەی گەشتە 75 پلا بۆی زۆرینی بەکتریا و مشەخۆرەکان لە 75 پلا لە ناوەچ بەس خۆشبەختانە خەڵکی ئێمە تا نەکوڵێ واز ناهێنێت لە چێشتەکەی کە لە تقریبا 100 پلاکە کامەیتر هۆکاری ئەوەیە سپاس بخوا خەڵکی ئێمە سەلامەتە لەو بارەوە تا بێ باش ئەمە هەر بۆ ئەو خواردانەی کە ئەکوڵێنرێ من زۆر جابینیمە یان لە ڤیددیۆیەکە مەسەرەن کە سێری مۆبایلەکەی بینی تەنانەت بۆ میوە و سەوزەکانیش جیازێکیان پێە بەکارهێنن بەتایبەت ئەمە لە وڵاتانی دەرەوە وەبزانام خۆشە دکتۆر لە کەنەدا بوویت پێشتر ئەمێ باسی تەجروبەی خۆتی ئەوێن بۆ بکەیان باسی ئەوشم بۆ بکەی کە لەوێت چۆنە سەلامەتی تەندروستی چۆنە لەوێ یان لێرە دەبێت چی بکرێ بەڵێ سەلامەتی خۆراک بابەتێکی زۆر زۆر گرنگە لە جیهانە قوربانیەکانی زۆر زۆرە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ساڵانە نزیکەی 300,000 حاڵەتی ژەهراوی بوون بە خۆراک دروستە بێ بۆ ساڵانە چەندین قوربانی تایە بە تایبەتی کۆمەڵێک میکرۆب لە ئەسنای ئامادەکردنە بە خواردنەکەەوە بن لەو کێلەوانە ئیکۆلایە کە بەکتریایەکی زۆر زیان بەخشە ژەهراوی بوون بە خۆراک ئەو نەخۆشیانی کە پێوترێ فودبۆرن ئیلنسس کە لە خۆراکە دروستە بن لە سکسونێکی ئاساییەوە تا شێپەنجە تووشی مرۆڤەکان بۆیە لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان ڕێکخراوی خۆراکی جیهانی لەسەر ئاستی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەسەر ئاستی حکوومەت لە ئەوروپا و لە کەنەدا لە ئەمریکا زۆر بایەخی پێدراوە بایەخێکی ئێزگار زۆر بۆ ئەوەی قوربانی کەم کرێتەوە تێچوون کەم کرێتەوە ساڵانە چەندین دەرمان و پێداویستی پزیشکی حکوومەت دەبێت دابینی کابوونە خۆشخانەکان بۆی خۆراکە و تووشە بێ شێرپەنجەیەک ئەگەر سەرچاوەکەی خۆراکی بێ پێچوونەکەی لەسەر دەوڵەتە بێ لەسەر تاکیشە بێ یعنی بۆ نمونە هاوڵاتێکی بەسیت تا سەرمایەک پێکەوێنێ بە چەند ساڵ ئەگەر تووشی نەخۆشی خراپ بێ دووربە ئەبێ ئەو سەرمایەدا بنێ بۆ ئەو نەخۆشیە بۆیە یاسایەکمان هەیە ئەڵێ دۆلارێک سەرف بکە بۆ خۆپاراستن باشتر لەوەی 90 دۆلار سەرف بکەی بۆ چارەسەر ئەم ڕوانگەیە سەلامەتی خۆراک بایەخ بەم هاوکێشە ئەیە لەسەر ئاستی دەوڵات بۆ نمونە لە کەنەدا لە ئەمریکا لە ئەوروپا کۆمەڵی یاسامان هەیە کە هەموو خاوەن کارەکان ئیلتیزامەکە پابندەکە بە جێبەجێکردنی ئەم یاسایانە لە کێڵگەوە ئەبێم یاسانە ئیلا بە جێبەجێکرێ گینا و جوتیارە بەرهەمەکەی لێ وەرناگیرێ و ئەبێم یاسایانە جێبەجێ بکرێت لە نەقڵە ئەگینا ئەو کۆمپانیایە شەهادەی لێ وەرەگیرێتەوە ڕێگەی پێ نادێن نەقڵ بکرێت و کۆمەڵێک یاسا جێبەجێ کراوە لەسەر ئەو کارگەیە کە سوزانم بسکیت بەرهەمێنێ گۆشت بەرهەمەهێنێ هەر شتێک بەهێنێ یاسایی زۆر توند ئیلا ئەبێ یاسانە جێبەجێ بکە
و ئەمە لێڤڵێکی تری لە قوتابخانەکانەوە دۆکووانەیەکی تایبەتی تاوە گەورە بوون بایەخێکی زۆر بەم سەلامەتی خۆراکادرێ پاشان لە ڕاگەاندنەکانەوە ئەم ڕۆشنبیریە بڵاوکرێتەوە کە ئەمەیەکێکە لە جۆرانی کە ئێمە باشکاتە لێرە پێویستە چی بکرێت ئایا لێرە ئەو یاسایانە هەیە ئەمە پێم بڵیت لێرە ئەو یاسایانە هەیە و باسی یاساکانیشم بۆ بکە کە پێویستە هەبێ بەڵێ یەکی لە گرفتە زۆر گەورەکان کە چەندجار لە شوێن کۆڕکوبوونە باسمان کردو لە هەرێمی کوردستان و لە عێراق کۆمەڵی یاسای سەلامەتی خۆراک هەیە کە زۆر کۆنن تەنها بە ڕێنمایی ناوزە نەکرێن کۆمەڵی ڕێنمایی هەندێکیان لە شەستەکانەوە دەرکراوە لە کاتێکە علیمی سەلامەتی خۆراک ئەمڕۆی لە دوێنێ ناچێت بەردەوام لە ئەبریتایە بەردەوام وەیەکێ لە هەمە گرفتەکان گەورەکان لەم هەرێمی کوردستانی ئێمە دەستگایەکمان نییە کە تایبەت بێ بە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە بۆ نمونە USDA لە ئەمریکا فود ئەند درەگ هەیە ئاژانسی دەرمان و خۆراک هەیە کە تایبەتە بەو ڕێنمایانە لە کەنەدا CFIA هەیە لە ئەوروپا یەکێتی ئەوروپا کۆمەڵی یاسای داناوە نەبوونی ئاژانسێک لە هەرێمی کوردستان کە بەرپرسی سەلامەتی خۆراک بێ یەکی لە گرفتەکان سەلامەتی خۆراک لە نێوان وەزارەتی تەندروستی وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی لە هەرێمی کوردستان دابەش بووە ئەمە ئەبێ هەموو ئەمانە کۆ بکرێتەوە لە ئاژانسێکا دابنرێ بۆ نمونە لە کەنەدا مەسەڵەن ئێمە ئاژانسی پشکنین و خۆراکی کەنەدیمانە بوو کە ڕێنمایی لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی کشتوکاڵ وەرەگر خۆی جێبەجێکرد یعنی بۆ نمونە ئێمە ڕێژەکانی قایمەتمانەیە کە کۆمەڵی کشتی ساداکەن لە کاتێک ئەوێت دەستگایەک هەبێ ڕێنمایی گەورە دەرکات توێژینەوە بکە و ئەمانە هەموو کۆمپانیا و بزنسە خۆراکیەکان خازە ئەبن بۆ ئەم دەستگایە ئەمە ئاستێکیشی بەڕاستی حکومت ناتوانێت بێتە چشخانەکەی تۆ ئەبێت تۆی هاوڵاتی خەمی خۆتێ بێ ئەو چەخۆی بۆ مەسەلەن میوەکەی پێ پاکەی بە هەمان چەخۆ نەچی مادێکی خۆراکی پاکی ئەمە ڕۆشنبیریە بێت تۆی هاوڵاتی بزانی کە سەلاجەکەت گەرمی پێوێکی تیاابێ بزانانی ئەم سەلاجێ و باشکاتە چی بکرێت بۆەوەی ئەم ڕۆشنبیریە بڵاو بێتەوە هەر لە ماڵەوە هەتاوەکو دەرەوە و هەتاوەکو شوێنە گشتیەکانیش یاخۆ ڕۆشنبیری سەلامەتی تەندروستی چیە؟ بەڵێ ڕۆشنبیری وەکو هەموو کایەکانی تری ژیان وەکو خوێندنەوە وایە وەکو کۆمەڵێک پێداویستی معنەوی وایە کە من تۆ ناتوانم ئیجوار بکەم کە بخوێنیتەوە بەڵکو بێ خۆت ئەو حەزت یاوێ بۆ خوێندنەوە خۆراک تۆ ئەبێ ئەو مەترسیە لای هاوڵاتی ڕوونکەیتەوە کە تۆ ئەگەر بێت و دەست نەشۆی شێ شێشخانەکەەوە ئەم دەستەی ئێمە ئێستا هیچیت پێوە نییە سەدان میکرۆب لەسەر لەپی دەستی ئێمایە ئێمە خۆمان هۆکارە بین بۆ کرۆس کۆنتامینیشن واتە خۆلاکەکە بە تەندروستی هاتوتە چێشخانەکەتەوە بەڵام تۆ ئەگەر دەست نەشۆی هۆکارێکەوی بۆ توشبوون بە نەخۆشی بە هەمان شێوە ئەم خۆراکە لێت نا ئەبێت لە بۆ نمونە یاسایەکمان هەیە لە سەلاجیا پێوترێ فیفۆ فێرس ئین فێرس ئاوت شتێک خێتە ناو بەفرگرەکەتەوە ناو ساتکردەکەوتەوە ئەوەی کە زۆر لە پێش خێتە سەلاجەکەتەوە ئەبێت لە پێش دەریخی ینی بۆ نمونە کۆمەڵک میوە خەیتە سەلاجەکەتەوە یەکسەر میوەکەی دەرەوە نێنی ئەو میوە دەرمێنی کە لە ئاخیرە خستەوە شوێنەوە بۆی زۆرترین کات بمێنێتەوە بۆ نمونە یاسایەکمانێن ناو بەفرگرا مادەی خاو و مادەی لێنراو تێکەڵاو نەکرێت مادەیەک میوەیەکە هێنی لە کێڵگەوە هاتووە بەکتریای پێوەیە ئەیخێتە تەنیشت ئەو خواردنی کە لێنراوە خواردنی لێنرا هەڵگری بەکتریایە خێرا گەشە ئاکاتەیە تۆ خۆت هۆکارەبی بۆ ئەوەی ژەراوی بوون لە خێزانەکەتا دروستکەی خواردنێکی گەرم بخێتە ناو دەفێکی پلاستیکیەوە یەکسەر هەڵیەگری ئەم خواردنە گەرمە لەگەڵ پلاستیکە کالێکەکە پۆلیێسیلین دروستەکات و ژاراوی بوون ڕواایە ئەمە خۆت ئەوی ئەو ڕۆشنبیرێتە بێ کەوتمان ئەکرێ هەر ئەو ئاژانسە ئەگە دروست کرێ مەسەرەن پلانی هەبێت چۆن لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندنا کۆمەڵە ڕێنمایان باتێت دابەشی بکەن چۆن لەگەڵ پەروەردەیە لینکێک دروستکە کە نەوەی داهاتوو کە پێگانەوەیەک بێ کە ڕۆشنبیری سەلامەتی خۆراکی بۆ خۆی باش بێ ئەگەر نەوەیەکی تەندروستە هەبێ تاکی تەندروستە بێ تێچوونی کەمە بێ و 2000 کۆمەڵگەیەکی تەندروستە بێ باشە دکتۆر بە باسی گۆشت بکەین و زۆر جار کە ئاژەڵ سەری ئەبڕیت زۆر شت هەیە کە ئەڵێن بۆ نەبێ بکرێتە بە فرگرەوە بۆ نمونە نابێ زۆر بکوڵندرە نابێ بشۆرێتەوە زۆر پرسیاری لەسەر هەیە تا ئێستا ئەمانە بە تەواوەتی ڕوون نەبوونەتەوە چۆن مامەڵە لەگەڵ گۆشتا بکرێ یاخود قۆرانغەکانی بە گۆشتبردن چییە چۆن نەکرێت بەڵێ گۆشتێکی کە لەو مادە هەستیارانەی
کە زۆر لەبارە بۆ گەشەی بەکتریا و ڤایرۆسەکان چونکە پڕە بە مادەی خۆراکی کە کارایەکی یایدەرە کە بەکتریا و مشەخۆرەکان گەشەی تیا بکەن بۆ کاڵایەکی ناسکە بۆیە ئەبێ ماوەڵی لەگەڵاکەی گۆشتیە گۆشت بریتە لە هەموو شانۆ خانەکانی ئاژەڵێک کە گونجاوێ لە ڕووی یاسایی و لە ڕووی تەندروستیەوە خواردن جاریوا گۆشتەکە تەندروستە بەڵام لە ڕووی یاساییەوە تەندروست نییە بۆ نمونە گۆشتی ئاژەڵی دیکە گوێدرێژ مەسەرەن گۆشتە بەڵام لە ڕووی یاساییەوە گۆژ نییە یاخود لە ڕووی شەرعیەوە گۆژ نییە ئەم گۆشتە پێویستە یەکەمین خاڵ لە ڕووی زروفی کی تەندروستەوە ئامادەکرێت واتە لە فەزایەکی تەندروستە ئامادە بکرێ بۆ نمونە هەوا هەوای سەرجە شەقامەکان پڕە لە بەکتریا و ڤایرۆسەکان گۆشتێک لە بەردەم هەوای کراوەیە ئامادەکرێ ئەو گۆشتە تەندروستە بێ ڕاستەخۆ بەرکەوتنی هەیە لەگەڵ هەوایە زائیدەن گۆشت پێویستە لەژێر چاودێری کەسی پسپۆڕ ئامادەکرێت چکە ئاژەڵ پێش ئەوەی سەر ببڕێ کۆمەڵە پشکنینی بۆ کرێ لای بەڵام مێژێستا دکتۆر هەرویستم هەمان شت بپرسم جاریوا هەیە من بینیومە یان بیستومەکە ئەڵێ کەسێکی وێ بڕوا گۆشت بکڕێ لە با خۆم بچم بە دیاریەوە بۆستم بوون بوونە بە ئاژەڵەکەم بۆ سەر ببڕێتتر هەر پەلەوەرێک بێ هەر گیانەوەرە بێ با بۆی بزانم ئەم گۆشتە چیە بۆی بزانم چۆن سەریە بڕێ و چی لێکە بۆی بزانم چ گۆشتێکم خواردووە بەڵام ئەوە تا چەند گرنگەکە ئێمە ئیتیمامی پێبین ئەم ئاژەڵە چۆن گەورە بووە یاخود پێشەوەی گەورە بێ بەچی گەوریان کرد ئایا دەرزی لێ نەدراوە خواردنانە چی بوون کە خواردوێتی ئەکرێ بابەتێک هەیە بەدە بەرنامەشتاوە نابێت لە سەلامەتی خۆراکە بریتێ لە پاشماوەی کیمیایی یەکێ لەو یاسانەی کە باسم کرد نەبوونی پاشماوەی کیمیاییە لە گۆشتە ئەو کاری دەستگایە کاری دەوڵەتە کە ئاژەڵێک بۆ نمونە هەر دەرزێکی ڤێتێنەری دەرزێک لە ئاژەڵ درێ دەرزەکە لێ سەری نووسراوە تا 10 ڕۆژ بۆین ئەم گۆشتە نابێ بەکار بهێنرێ تا 5 ڕۆژ شیری ئەم ئاژەڵ نابێ بەکار بهێنرێ ئەوە توی هاوڵاتی بە هیچ شێوە ناتوانێت منیش ناتوانم بیزانم ئیلا ئەبێ دەستگایەک هەبێ و سامپڵ لەم گۆشتانە وەرەگورێ و ئەنەلایزی بکە بزانێ ئەم گۆشتە جیازمانێ ئامێرمان هەیە کە سامپڵ لە گۆشتەکە وەرەگرێ ئەزانێ ئەم گۆشتە چ ئەنتیبایۆتیکی لێ درراوە و ئەوە کاری پزیشکی ڤێتێرنەریە بۆ ئەوی تۆ دڵنیای بیکە ئەم گۆشتە ئەوەی تایانە گۆشتێک بکرێت کە مۆردار بێ لە کوشتارگەکانەوە هاتبێت لە کوشتارگەوە گۆشتێک پشکنینی پێش سەربڕینی بۆ کرێ دواتر لە کاتی سەربڕینە پزیشکی ئامادەبوو پشکنینی بۆکە دواتر پزیشکی ئامادەبوو چاودێریەکە کەم گۆشتە خەزم بکرێت هەڵبگرێ لەکوێ لە ساردکەرەوە گۆشت پێویستە لە کەمتر لە 4 پلە یاخود لە 4 پلە هەڵبگیرێ گۆشتی فرێش پێویستە لە 4 پلەی سەدی هەڵبگیرێ و پاش 24 کاتژمێر ئەم گۆشتە تاو ئامادە بێ بە گۆشت ڕاستەوخۆ تام و کوالەتی گۆشت پاش سەربڕین کوالەتێکی خراپە پێویستە لە 24 کاتژمێرە لە بەر ساردکەرەوەیە هەڵبگیرێ اینجا گۆشتە ئامادە بێ کە جویسنێس یاخود تەڕاوە تامەکەی ئامادەیە بۆی هاوڵاتی بەکاری بهێن زۆر باشە دکتۆر دەمەوێت دوا ڕێنمایی تۆ بزانم چیە یاخود دوا ڕێنمایی خۆتمان هیوادارین کە هەموو هاوڵاتیان و بینەران سەلامەت بن ئینشاءڵڵا هیوادارم کە ئەم بابەتە لە ڕووی ئەلامەوە لە ڕووی تاکەوە لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی دەوڵەتەوە زۆر کاری جدی لەسەر بکرێت چکە بەڕاستی سەلامەتی خۆراک لە هەرێمی کوردستان لە ئاستێکی لە خواردنی وایە لە ئاستێکی زۆر نزمایە ئەگەر ئێمە یاسای سەلامەتی خۆراکمان نییە و بەداخەوە هەرێمی کوردستان چەندین قەیرانی هەیە کە بەلای من وەکو سپۆڕی خۆم قەیرانی سەلامەتی خۆراک هیچی لە قەیرانی ئابووری و قەیرانەکانی ترکەمتر نییە ئەگەر ئەمەمان نییە پێویست هاوڵاتی خۆی بایەخ بە سەلامەتی خۆراکی خۆی بە خۆی دەوڵەمەندکە لە ڕووی ئەوەی کە چۆن خۆراکێکی هەڵبگرێت چۆن ئەم خۆراکە لێ بنرێ و چۆن دوای لێنان چەندێکی لە بەکارهێنرێ گۆشتێک لە بازار ئەیکرێ گۆشتی بەستوو چۆن سارد کاتەوە گۆشتی زیایی دەی خۆی چۆن هەڵگرێ لە ساردکردەکانە هەمومانە ڕۆشنبیرین پێویستە خۆمان و ماڵ مناڵمان لێ ئاگادار بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەرکان مەنوچەرۆک پشکنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراک لەگەڵمان بوویت دکتۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ هەموو زانیاریەکانت دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن زۆر سپاس. باڵە بەڕێزان دیارە تەوەری دومی بەیانی باش کوردستان باسمان لە هەموو ئەوانە کرد کە گوێتان لێ بوو باسمان لە سەلامەتی و تەندروستی خۆراک کرد و هیوادارم سووتان لێ بینی بێ.